بازرگانان و بەرهێنەران بێگومان ڕوو دەکەن لە شوێنێک کە سەقامگیری تیابێ. جا لەم سەقامگیریەدا پێویستی بە پلانێکی باشە کە بتوانرێ هەم پەرە بە هاتن و ڕاکێشانی زیاتری بازرگانان و بازرگانیەکەشیان بدرێت و پلانێکی تۆکمەش هەبێت. بۆیە میوانداری بەڕێز ئەندازیار مستەفا زوبێرمان کردووە کە جێگیری بەڕێوەبەری گشتی پلاندانانە لە وەزارەتی بازرگانی لەسەرم بابەتە بە وردی گفتوگۆی لەگەڵەکەم. ئەندازیار مستەفا بە خێرهاتیم کاتت باش. زۆر سپاس. ئەو پلانە تۆکمەیە چییە کە حکوومەت هێرێمی کوردستان دایڕشتووە وای کردووە لە ماوەی ئەم چەند ساڵەیە ئەوەندە بازرگانی بیانی بێن ئەوەندە بازرگانی بکرێت لە هەرێمی کوردستانە و پەیوەندیەکانیشیان توند و تۆڵ بێت؟ ڕاستە. هەروەکو جەنابەت فەرمووت سەقامگیری ناوچەی خۆمان کوردستان و بە تایبەتی پاشکانی داعش و الحەمدوللا وەزعی ئابووری کوردستان بەرەو باشی ڕۆژ خاستن لە کابینەی نوێیەم دەستی پێکرد بەرەو پێشچوو پاش تێپەڕاندنی وەزعی کۆرۆنا ئەو شتانە لەخوا بە زیادبی کرانەوەی کراوە بە بازرگانان پیشە سازان ئەو خاوەن سەرمایەداران ڕویان لە کوردستان کرد پێشتریش هەردا هاتن سەردانیان دەکرد و پێویست پرسیاری پرۆژیان دەکرد چۆن پلانتانسیە زۆرە پرۆژەیەک دەتوانین دابمەزرێنە ئەوان ئەفکاریان هەبوو سەرمایان هەبوو بەڵام ترسەکەر هەبوو بەڵام لەو کابینەیە خۆشبەختانە لەخوا بە زیادبی ڕویان لە ئێمە زیاتر کرد و زیاتر پلانەکەیان بە وردی و بە جوانی دیراست دەکرد و وەڵحاڵ ئێستا دەبینن الحەمدوللا چەندین پرۆژەی گەورە پرۆژەی استراتیجی لە کوردستان دامەزراوە لەو بە تایبەتی لە تەمەنی کابینەی نوێیەم. باشە لە کام وڵاتەوە زیاتر بازرگانان ڕوەکە لە هەرێمی کوردستان؟ بەڕاستیدا یعنی لە زۆربەی زۆر وڵاتان هەیە بەڵام بە تایبەتی کە زۆر دەڵێ ژمارەی زۆربی لە تورکیا زۆر دێن پشکی با بڵێن شێر لە تورکایە لەوی کەمتر با بڵێن لە ئێرانە پاشان وڵاتی کەنداویش سعودیە ئیماراتە ئەوانیش سەردانمان دەکەن. باشە بەپی ئەم پلانە قەبارەی بازرگانیان چۆنە لەگەڵ هەرێمی کوردستانە بە نمونە قەبارەی بازرگانی هەرێمی کوردستان و تورکیا چۆنە؟ تبادل تجاری مقصد تبادل تجاری طبعا سال لو سال فرق دكاتن بلام امان زمان اويا بخوي لا افريج لمتوسطه تقريبا 12 مليار فتره دابزي بلو 6 مليار امان زمان اوي ان شاء الله لو 2000 سي بيجينا 20 مليار دولار لقل تركيا ولقل هم ولايات لقل تركيا تنها لقل تركيا باشا او معامله بازرگان يعني كاكري زياتر كم كالايانا براستي دا فترة لو فترة فرق دكا ماوەیەک زۆربەی کاڵای بیناسازی بوو شتی بیناسازی بەڵام خۆشبەختانە کە ئەوەن چەندین کارگەی بەرهەمێنانی چیمەنتۆ کراوە چەندین کارگەی بەرهەمێنانی شیش و ئاسن کراوە ئێستا با بڵێن ڕغبەت لەس ئەو کاڵایانە کەمتر بۆتەوە لەبەر ئەوەی لە کوردستان بەرهەم دێ بەشی کوردستان و بەشی محافظاتی هەموو عێراق دەکاتەوە طبعا لەگەڵ موادی غیزائیش موادی سەرەکی غیزایی ئەوانش پێویست زۆر هاوردە دەکرێن لە پاش ئەوی بدەرزە سێم موادی منەظیفات و کۆزماتیک و ئۆشتانە دێت. باشە پێدانی مۆڵەت بە هاوردەکردن و هەناردەکردن لای ئێوە درێت ئەمە چه ئاسانکاریەکتان کردووە تێیدا چۆن ئەتوانن پێش یاخود با بڵێن چ پێشکەوتنیەک ڕووی داوە لەو بوارەیە؟ پێشتر طبعا مۆڵەتی هاوردەکردن و هەناردەکردن هەردووچی پێویستی بە مۆڵەتە طبعا مۆڵەتی هاوردەکردن محاولە کرایە لەسەر دوو سەکتەر ئیشمان کرێ سەکتەری یەکەم ئەوەیە کە بە ئەلکترۆنی کردنی سەکتەری دووەمیش ئەوەی تەوحیدکردنی و ڕەبتیکردنی لەگەڵ حکوومەی فیدرال لەبەرەوەی حتا بتوانین لە هەموو سنوورەکانی عێراق بێزگە لە سنوورەکانی کوردستان بتوانین ئیشی لەسەر بکەین و بازرگان بە ئیسراحەتی خۆی شتی خۆی هاوردە بکات. باشە کامانن ئەو بازرگانانی کە زیاتر لە ناو هەرێمی کوردستانە پەریان بە بازرگانیەکەیاندا و لە چ جۆرێکیشا بووە؟ هەردووبارە باسم کردەوە دەرەجە یەک لەبەر لۆ دەڵێم موادی کاڵای ئینشایی بیناسازی لەبەرەوەی گرانن یعنی با بڵێن زۆربەی مەبلەغەکان لۆ ئەوی دەچی سەرمایەکە بەڵام موادی غیزائیش هەروەها موادی کیمیاویش کیمیکەڵ مواد ئەوەش طبعا ئێستا شتێکی پەیدا بووە با بڵێن سپێر پارتی سیارات و شتەکانی دیش ئەوەش هەر بە جۆری خۆی هەیە طبعا ئیستیرادی سیارەش زۆر سەرمایەکی زۆر لە بازرگانان بەکاردێنین. باشە ئێستا لە هەرێمی کوردستان چەند کۆمپانیا هەیە و چەندیشیان بیانیە؟ کۆمپانیەکان ئێستا تقریبان گەیشت تا نێزیک 6,500 و
کەسرمان هەیە بەڵێ بە کۆی گشتی تقریبا سەتادەی نێزیک سەتادەی بیانیە 3400 کەسری کۆمپانیای بیانیە. باشە ئەی سەبارەت بە کەرتی پیشەسازی ئامارەکان لە چه ئاستێکدان چەند کارگەمان هەیە؟ کارتی پیشەسازی طبعا کۆمپانیا ژوایە بەڵام کەرتی پیشەسازی فترەیەکی زۆر کۆمپانی عفوان مۆڵەتی کارگەی مۆڵەت دراومان 4000 و قسوور و وەلایزای 4400 بەڵام فترە گەشتە 5000 بەڵام چەندین کارگە هەیە ئەمە بە پێی یاسا کە ئەگەر کاری نەکرد و 2-3 ساڵ داخراوە مەجبورین مامەڵی لەگە بکەن یاخود دووبارە بیکاتەوە یا مۆڵەتەکە هەڵدەوەشێنینەوە فلەبەروەی ئێستا حالیان کارگەکانمان گەیشتە 4400 و چەند کارگەیەک کە ئێستا بە فعلی لە کوردستان هەن مۆڵەتیان هەیە و کار دەکەن. باشە کاک مستەفا بە شێوەیەکی گشتی یاخود با بڵێن قەبارەی وەبەرهێنان لە کەرتی پیشەسازی و بازرگانیە لە چه ئاستێکە یاخود زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە بەراورد بە ساڵەکانی پێشووتر؟ بەڵێ هەروەکو ئاماژەمان پێکرد یان ئەمە ئەوەندە ساڵی کەرتی پیشەسازی و کەرتی بازرگانی ئەو دوو کەرتە کەرتی زۆر کۆنن ینی لە کوردستان ئێستانیا چەندین ساڵە 50-60-70 ساڵە بەڵام ئەمە کە دەڵێن لەو کابینەی پێشکەوتنێکی لە خۆی داتی یا بەچێ ئەوە دەیسەلمێنین بە ژمارە ئەو کۆمپانیانە کە دامەزراون بە ژمارە ئەو کارگەنە کە دامەزراون بەو سەرمایەدارانەی کە هاتوونەتە ئەوەندە سەرمایە پارەیان دانایە لۆ دامەزراندی ئەو کارگانە ئەوەندە هەڵیکاریان ڕخساندووە بۆ بۆ هاوڵاتی خۆماڵی خۆمان کە بەشدار بن کە کار بکەن لەو پرۆژانە ئەو ژمارانە بەڕاستی بەرچاون و زیادیان کردیە بەڕێژێکی زۆر باش. ئەی هەماهەنگیتان چۆنە لەگەڵ حکوومەتی فدراالیا بۆی کە لەو کارتانەیە زیاتر بەرەو پێشچوون بچێ و ئاسانکاری زیاتریشە بێ؟ هەماهەنگیمان بەردەوامە لەگەڵ لەبەر ئەوەی ئەوە ئەمەستەما وەزارتی بازرگان پیشەسازی تەمسیل 2 وەزارەت دەکەین لە حکوومەتی فیدرال لەوان لەکنەوان وەزارتی بازرگانی جیا وەزارتی پیشەسازی جیا لە هەردوو سێکتەرەوە هەماهەنگیەکی باشمان هەیە و بەردەوامیشین ئەو هەماهەنگیە طبعاً دەبتەمایە ئەوەی بازرگانانمان پیشەسازانمان ئەوانی کە ئیشیان بە سنوورەکانی حکوومەتی فیدرالی دەبی یاخود مەتە ئیشیان بە سەیطەرا دەبی بە بازاڕیکردنی کاڵاکانیان ئاسانکارێکی زۆر باشیان پێشکەش بە ئێمە دەکەن. ئێستا لە هەندێک کاڵایش لە هەندێک کاڵا بریاری تایبەتی لۆ دەرچووە لە مەجلیس وزەرای حکوومەتی فیدرال کە معاملەی بەرهەمی خۆماڵی وەکو ئیوان بکرێتن پێشتر مەسەلەن محاربە دەکرا بەڕاستی بەرهەمی خۆماڵیمە خاستن لە سەیطەرەکان بەڵام ئێستا خۆشبەختانە پاش ئەوەن چەندین هاتون و چوون و ئیتیفاقات ئێستا تقریبا هاوشێوەی وان معاملەیان پێ دەکرێت. باشە پلانی تۆکمەتان چێ بێ بۆی کە هاوشێوەی ئەو کارانەی پێشووتر برێوی زیاتر بەگشتی بە مامەڵەی بازرگانی و بە بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوخۆ و دەریشەوە دابکەن؟ مقصدت يعني بلاني ساڵانی دا صراحة يعني أوش طبعا يكك لا توصيكاني سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەر لە پلانی بەرنامەی کاری وەزارەتمان حتا نهایەتی 2024 بە ئەلکترۆنی کردنی سیستەمەکانمان هەر کار بازرگانێک هەر پیشەسازێک هەر هاوڵاتیەک معاملەی لە وەزارتی بازرگان پیشەسازیە بە محاولە دەکەین بیکەین بە ئەلکترۆنی اینجا چ بەدامەزرانی کارگە بێت چ بەدامەزرانی کۆمپانیا بێت چ بەدەستهێنانی مۆڵەتی هاوردە بێ هەناردە بێ هەر معاملەی لەگەڵ وەزارەتی بازرگان پیشەسازی محاولە دەکەن بە ئەلکترۆنی کردنی و اختصارکردنی کەم کورتکردنی خەتەواتەکانی هەنگاوەکانی. بەڕێز ئەندازیار مستەفا زوبێر جێگیری بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارتی بازرگانی لەگەڵمان بسپاس بۆیەوە بەخێر هاتن. زۆر سپاس. بەخێر بن.